لەو سوودانە و کاریگەریانەی کە زیکر و یادی خی پەروەردگار بەسەر ئینسانەوە هەیەی بەڕێزان بریتیە لەوە کە ئینسان لە شەیطان پارێزراو دەبێت. ئەنجا گەورەترین خێر لەوەدایە کە ئینسان لە شەیطان پارێزراو بێت، چونکە ئینسان شەیطان و دوژمنێکی ئاشکرایە بۆ ئینسان، زەرەر لە ئینسان دەدات، زیان بە ئینسان دەگەیەنێت بە هەر جۆرێک کە بتوانێت. بەڵام بەهۆی زیکر و یادی خی گەورەوە ئینسان پارێزراو دەبێت لە شەیطان. بۆیە پێغەمبەر دەفەرمێ الشەیطان جاثم على قلب ابن ئادەم، شەیطان هەمیشە دانیشتووە لە لای دڵی ئینسان، هەمیشە وەزوەسەی بۆ دەکات. پێغەمبەر دەفەرمێ فإذا ذكر الله خنسه، ئینسان وەختێک کە زیکر و یادی خی پەروەردگاری کرد شەیطان خۆی ون دەکات و بزر دەبێت و نامێنێت. بەڵام وئیذا غەفەلە وەزوەسە، کاتێک کە ئینسان بێ ئاگا دەبێت لە زیکر و یادی خی گەورە دەی شەیطان وەزوەسە بۆ ئینسان دەکات و بەسەر دڵ و دەرونی ئینساندا زاڵ دەبێت. کەواتە یەکێک لە سوودەکان ئەوەیە کە ئینسان بەهۆی زیکر و یادی خی گەورەوە پارێزراو دەبێت لە شەیطان. پێغەمبەر صلی الله عليه وسلم نمونەمان بۆ دێنێتەوە بۆمان باز دەکات، دەفەرمێ وآمركم أن تذكروا الله، ئەمرتان پێ دەکەم کە زیکر و یادی خی گەورە بکەن، کە زۆر یادی خی گەورە بکەن و زیکر و یادی خی گەورەتان بیر نەچێت لە هیچ کاتێکدات. ئەنجا پێغەمبەر بۆمان باز دەکات و نمونەیەکمان بۆ باز دەکات، دەفەرموێت وێنەی ئەو کەسەی کە زیکر و یادی خی پەروەردگار دەکات وەکو ئەوە وایە کە زۆر بە خێرایی لە دەستی دوژمن ڕای کردبێت، جا خێرا بچێ خۆی پەنابدا لە قەڵایەک جێگیر ببێت، شەیطان دوژمن نەتوانێت بەسەری دازاڵ بێ بەهۆی ئەوەی کە لەو قەڵایە خۆی پەنادەدات. دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم كذلك العبد لا يحرز نفسه من الشيطان إلا بذكر الله، ئابە و شێوازەیە ئینسان ناتوانێ نفسی خۆی لە شەیطان بپارێزێت تەنها بە زیکر و یادی خی پەروەردگار نەبێت. ئەو کەسەی کە زیکر و یادی خی گەورە دەکات وەکو ئەوە وایە کاتێک کەڕا دەکات لەبەر دوژمن بچێتە ناو قەڵایەکی زۆر گەورەوە. دەی ئەو زیکرە ئەو قەڵایەیە کە ئینسان لە شەیطان پارێزراو دەکات کە چاکترین و گەورەترین خێر لەوەدایە کە ئینسان لە شەیطان پارێزراو بێت. دەی ئینسان تەنها بە زیکر و یادی خی گەورە پارێزراو دەبێت. بەڕێزان